تاقیکردنەوە بۆ زانینی ئاستی فێرخوازەکەیە کە ئەو ساڵە چی خوێندووە و چی کردووە و بەرهەمی چۆن بووە. بۆی دەبێت بە قوتابێ بەڕێزەکان بڵین ئەوە هەوڵ و کۆششی ڕۆژانە و هەفتانە و مانگانەی تۆیە سەری ساڵ دەیچنیتەوە. تۆیەکی فێرخوازی بەڕێزم ڕۆژانت نەبێ، هەفتانت نەبێ، مانگانش بە گەندەڵی و بە فشقیات بەڕێی بکەیت و بە تەمابی سەری ساڵ بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ بە 10 ڕۆژ بەرهەمت هەبێ شتی وا نابێت. کەواتەوە خاڵی یەکەم دەبێت ئەو پەیامە بگۆڕین کە زۆر جار هەندێک لە فێرخوازە بەڕێزەکانمان کەوتیان تاقیکردنەوەی خۆی شپرزاکا و خۆی جینگەکاتەوە و شەو تا سەعات 2-3 شەو ناخێ و بەیانی شەبەقی هەڵەسێ و جار وایە تا بەیانیش نەخەوتووە نە. دەبێت ئەمە ڕاستی بکەینەوە. تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆیە وشەکە کۆتایی ساڵە واتە چنینەوەی بەرهەمی ساڵێک. چۆن دەغڵ و دانێک بە درێژایی ساڵەکە دەبێت خزمەتی بکەیت، دەبێت پێشتر تۆوەکەت چاند بێ، دەبێت عەرزەکەت کێڵا بێت، دەبێت بژارت کرد بێت، دەبێت یان خۆت ئاوت دابێت یان لە ئەباران و بۆ کۆڵێت ئاوی بۆ ڕۆشت بێت، دەبێت جوان ئاگادار و بێتی مەڕووماڵاتی تێنەچوو بێت و لە ئەخیری ساڵە بڕۆ بیچنەوە و بەرهەمێکی باشە چنیوەتەوە. بەڵام تۆ بژارت نەکرد بێت و خۆت بۆ حازر نەکرد بێت و جوان نەتکێڵا بێ و کەم تا زۆرەها کێڵان ینی چی بە ناوی و بابەتەکانە نەڕۆشت بێتی شەن و کەوت نەکرد بێ بە تەمابی لە سەری ساڵە لە پڕێکە 89 بۆ بێتەوە بەخواگەردن مازاکە بە دووچاو نایبینیت. قورسە بەڕاستی تۆ بە تەمابی نمرە بێنی. کەواتە پەیامی یەکەم کە زۆر گرنگە بە هەمومان بە خوێندن و بە دراسە و بە وەکوتم پەروەردە و بە خوێندنی باڵا و دایک و باوک و هەمومانەوە دەبێ بڵین تاقیکردنەوەی سەری ساڵ بەرهەمی ساڵێکی ڕەبق. بۆ ئەم قسێ دەڵێم بۆی لە ئەوەڵی ساڵە بە قوتابی بڵین ڕۆڵە وریا بە ڕۆژانە سەعی نەکردنی تۆ سەری ساڵ وەکو مار پێتەوەدا. کچم کوڕە جوانەکەم ڕۆژانە سەعی نەکردن و پێنجشەمە و جومعان چاوپیان نەخشانەوەی و مانگانە نەخوێندنی و کەڵەکە بوونی بەسەرت لە سەری ساڵە ناتوانانی بەسەری ئازاڵبی و ناتوانانی نمرەیەکی بەرز بەدەست بێنێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم گەنجە جوانەکان کاتێک کە دەڵێن تاقیکردنەوە بۆ ئاستی زانستی تۆیە. تاقیکردنەوە بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ کەسایەتێکی خراپی. ئەمەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە. واتە ئەگەر تۆ لە تاقیکردنەوەی خراپبووی بەڵگە نییە لەسەرەوەی خراپی، بەڵگە نییە لەسەرەوەی کە کەس خۆشتی ناوێ، بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ ناشبی بە کەسێکی سەرکەوتوو، بەڵگەش نییە لەسەرەوەی کە مامۆستا ڕقی لە تۆیە. ئێوە نییە ساڵانە بینیمانە تەلەبەی خۆی کوشتوەڵا لەبەروی لە داخی مامۆستا فڵان دەرەجێنی داوە پێم. ئێوە نییە بە لێکدانوەیەکی زۆر هەڵا کچێک وەڵام محاوەرەی کردووە سوتاوە لەبەروی لە 2 دەرس کەوتووە. ئەوە نییە نە 20تانە بۆ نمونە کچێک لە سەری ساڵ جار ساڵانە ئێمە دەیبینین کە نمرەی بۆ نمونە پۆلە ناکۆتاکان و کۆتاکان وەردەگیرێتەوە. کچێک پڕچنگێک لە حەپی خواردو على ئاساس خۆم ئیمتیحارەکەم بۆ خونچەخان بۆ خۆت ئیمتیحار کردووە. وەڵا جەوەکەم بەدڵ نییە من مامۆستا منی خۆش ناوێ و دایک و باوک منی خۆش ناوێ و نازانم چی. کاتەمە خاڵی دووەم زۆر گرنگە بە ئێوەی ئەزیز و بە مناڵ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان و بە هەمومان ئەم پەیامە بگەێنین. کوڕم کچم من تاقیکردنەوەی توانای زانستی تۆ دەکەم، بەڵام ڕەنگە گومانم لە چەکی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لە ئەخلاق و ڕەوشتی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لە بەڕێزی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لەوە نەبێت کە تۆ ئەتەکێتێکی زۆر جوان و مەزبوطت هەیە. جا ئەگەر ئەم جۆرە پەیامە بگات بە تەلەبە، یعنی من مامۆسای تۆ بم دەرەجەشت نەدەمێ ڕقت لێن نابێ، وایە نە بیر لەوە ناکەیتەوە تۆڵم لێ بسەیندێت، چونکە من بەس دەرەجەم نەداوە پێت. ئەگەر نا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و ئوستوب و زۆر شتم داوە بە قوتابی بەڕێزەکان کە بەداخەوە زۆر جار ئێمە کە مامۆستایەک دەرەجە نادا بە تەلەبێگری تەلەبەکاڵێ بیکوژم تەسکینی دڵم نە بەس لە ڕۆژێکا بۆم ڕێ بکەوێت نییە وا وای لێ بکەم فڵان کەمە بە شەرتی لێکدانوێکی زۆر هەڵەیە. ئەم مامۆستایە نمرەی نەداوە پێت لە بیرکاریان لە زانست یان لە کیمیا، بەڵگە نییە لەسەرەوەی کە نمرەت ناداتێ بۆ ژیان. لەوا چێت 4 ڕۆژی تر هەر ئەم کوڕە جوانە بڕاتە خوازبێری کچێکی ئەو مامۆستایە بیداتێت، چکە زانێ ئەخلاق و ڕەوشتی جوانە. بەس ئێستا وەکو نمرەی کیمیا و فیزیا مامۆستا هەیە دەرەجەی دایکێتی دەرەجەی باوکێتی ڕاست شەکاتەڵە بۆ دەرەجێ بدەمێت، چکە دوکتۆر لەم بوارەیە زیرەک نییە. کاتەمەش هەڵەی دووەمە کە زۆر جار ئێمە خۆمان مامۆستاین کە دەرەجە نادەین بە تەلەبە وازانێ ڕقمان لێتی، کە دەیخەین وازانێ ڕقمان لێتی، کە بۆ نمونە ناجحت ناکەین وازانێت تۆ دەتەوێت تۆڵی لێ بسەنیتەوە، کە دەیخەیتە 2 ساڵە وازانێ بۆ نمونە مەسەن زەربەیەکی زۆر لێداوە مەعلم تۆ نەتیجەی خۆت وەرەگریتەوە، من نەتیجەی من نییە. یعنی کە تۆ کوڕم 80 ئەهێنی ئەو بەڕێزە 50 دێنێت ئەو بەڕێزە 90 هێنێ، تۆ بای 190 بەرهەمی خۆتە چنیتەوە، ئەوی تر بای 180 بەرهەمی خۆی چنێتەوە، بەزێکێکی تر ئەگەر نەیخوێند بێ بای 150 بەرهەمی خۆی چنێتەوە. کەواتە
با من بە زمانێکی تر بیڵم معقولە نەفەرێک لە دەشتی شارە زوور تەمادەی چاند بێت بە تەمابێ مانجۆ بچنێتەوە بامی چاند بێ بڵێ وەڵام من حەزم لە باینجانە نەخێر تۆ دارێکت هێنابێت دارسنەوبەرێ بڵێ بۆ ئەمە هەنجیر و قەیسی ناگرێ ئێبا بەمە دارسنەوبەرە کەواتە بە گوێرەی تۆ چی دەچێنیت بەرهەمی ئەوە دەچنیتەوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی لە پەروەردەی دیمەن هەمیشە بە قوتابێ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان بڵین هەوڵی خۆت جوهدی خۆت تاقەی خۆت وزەی خۆت ئەوە ئەچنیتەوە بە هیچ شێوەیەک نە حکومەت ڕقیلێتە نە وەزارەتی پەروەردە ڕقیلێتە نە مودیر ڕقیلێتە نە مامۆستا نە توێژەر تەنانەت نەدایک و باوکەکەش ئەگەر ببی بە 2 ساڵ و 3 ساڵ و فەسلیش کردی تکایە بڕۆ دەرەوە بڕۆ ئیش و کار و کاسبی بکە بەس مەڵێ مامۆستاکان خراپە بڵێ خۆم خراپ بووم وەکو پێویست هەوڵم نەدا و کۆششم نەکرد